یان لەسەر بگشتی وان مژارên girêdayî Tirkiya bi taybetî pêşnomeyeka hikûmetê şandiya Parlemanê Tirkiya heta deng bi dirêjkirina mana serbazên Tirkiya lê Iraq û Sûriyayê bihête dan heta nûke Partiya Dayika Opozisyonê CHP lê dijî dirêjkirina mana hêzên Tirkiya lê Iraq û Sûriyê herçi qas dibêjin ew digel encamdana operasyonane lê dijî PKK lê naxwazin deng bi vê pêşnomeyê bidin ji ber ku di xalekê wê de hatiye ku rêdidin artêşên welatên biyanî jî bikevne nav axa Tirkiye. Î partî jî herî dawî serokê wê ragihand ku ew ê dengê xwe bi vê pêşnomeyê bidin. Bi giştî zêdetir mana hêzên Tirkiya li Iraq û Sûriya çima tirsiyekê çirke bi taybetî لەسەر ڕۆژاوای کوردستانی کو ئەڤە قاسی هەفتەیەکیە بردومانên جێرخانەیە ئابووری دبستان و بازاران و ناوچەیەک و خەلکێ سڤیل تێدانە ژێویزگەهێن ئاڤۆکارە بێژی بگرە هەموو دهێنە بردومانکردن ژالی ئارتێشە تورکیەوە لەسەر vê mijarê zêdetir ji şirovekarê siyasî û nivîskar hêjeyê neşet Gondo Gidû lê Enqereyê dipirsim hêjeyê neşet hûn gelek bi xêr hatine Kurdistan 24. Carê Partiya Dayika Opozisyonê li dijî dirêjkirina mana serbazên Tirkiyayê lê Iraq û Sûriyayê. Ev tiştê ku ew dibêjîtin qaneckerin ji bo hikûmeta Tirkiye yan jî sedemên din li piştin? Ana muhalefet partisinin Irak Suriye tezkeresine karşı olmasının arka planında parti opozisyonu Türkiye background'ek heye la biryarî CHP çünkü wa دەبینرێتکەوە سوپای تورکیا بە شێوەیەکی زیاتر لە پێشبینیکراو لەوەیە واتە جەهەپە نایەوێت زیاتر سەربازانی تورکیا لە دەرەوەی وڵات گیان لەدەست بدەم لە بڕی ئەمە ئی پارتی ئاماژەی بە خەباتی تورکیای داوە و ڕایگەاندووە کە پشتگیری لە مۆڵەتەکە دەدەن لە ساڵی 2019دا کاتێک ئۆپراسیۆنی کانیاوی ئاشتی بەڕێوە چوو جەهەپە لە ڕووی پاڵپشتی سەربازیەوە پاڵپشتی کردبوو واتە پشتگیری لە ئۆپەراسیۆنەکە کردبوو بەڵام دوای ئەم بڕیارە لە سەرجەم پێشنیازەکان بۆ درێژکردنەوەی مۆڵەت ڕەتی کردبووەوە ئەمەش ماوەیەکی زۆرە لە ڕۆژەوی تورکیادا بۆتە جێگەی گفتوگۆ خۆتان دەزانن چاڕوان دەکرێت کە ئەمەش قبول بکرێت لە پەرلەمانی تورکیا نەشێت پشتی ساڵە 2016 تورکیە سێ ئۆپەراسیۆنên مەزن لە ڕۆژاوای کوردستانی ئەنجامدانە بڕیاتە بە درێژکردنا vê demê Tirkiya dê operasyoneke diya zemînî lê dijî Rojavayê Kurdistanê encam bide eger niyet ev ye aya di serê wan de Amerîka û Rûsya dê erê bikin? بەڵێ تێگەیشتم سیرکەن خستنە خوارەوەی فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا لایەن ئەمریکاوە ئەمە پرسێکی گەورەیە چونکە ئەردۆغان ئاماژە بەوە کرد کە ئەمەیان تێبینی کردووە ناکرێت ئەم لێدوانەی ئەردۆغان بەلاوە بنین تورکیا ئێستا وەک ساڵانی 2000ەکان بێدەنگ نابێت بەرامبەر هەر بێڕێزێک بەرامبەر بە سەربازانی تورکیاوە بکرێت بۆیە وەڵامی ئەم ڕووداوە دەدرێتەوە لەوانەیە لە ڕێگەی ئۆپەراسیۆنەوە بکرێت یاخود ڕێگەیەکی دیکە بێ خۆتان نەزانین ساڵی ڕابردوو ئۆتۆمبیلێک نزیک ئۆتۆمبیلێک کە باز لەوە دەکرا مەزلوم کۆبانی تێدا بوو فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئەو ناوچەیە کردە ئامانج هێرشی ڕاستەخۆ بۆ مەزلوم کۆبانی نەکرا بوو بەڵام پەیامێکی لە پشت بوو پەیامەکەش ئەوە بوو کە تورکیا وتی من دەتوانم هەر کاتێک و لە هەر دۆخێکدا بێ دەتوانم هەنگاوی خۆم بکەم ئۆپەراسیۆن خۆم ئەنجام بدەم باشە گاڤە ئەردوغان تەهدیدا نەڕاستە و خۆ لە ئەمریکایەت کە و دبێژیتن چ زوو یان درەنگ ئەم دێ بەرسڤا خستنە درۆنا تورکیا ژێ ئالیێوان بدەنین و خستیە خوارێ ئەفتێ چواتەیە ڕاستە و خۆ نەڕاستە و خۆ مەبەست چییە و بچ ڕەنگی بەڵێ ئێرەدا پرسی سەرەکی ئەوەیە کە ئاشتی و ئارامی بۆ ناوچەکە بگەڕێنرێتەوە تورکیا یەکێکە لە وڵاتانەیەکەوە دەتوانێت ئەمە بکات پێشتر تورکیا
پژگیری لە هەولێر کردووە و ئێستاش لە هەولێر دەکات ئەگەر بێت و ئەم پژگیرە نەبا هەولێر لەوانەیە شوێنێکی ئارام نەبوو بە ئێستا پەیوەندێکی زۆر باش لە نێوان هەولێر و تورکیا هەیە و هەروەها ڕێگەی گەشە پێدانیش ئەمەش هەنگاوێکی ئەرێنیە بۆ ئەم پرسە تورکیا لە ڕاستیدا دژی سەرجەم ئەو بنەماکانە کە بوونەتە هۆی تێکدانی ئارامی واتە دژی داعش و پەکەکە و پەیەدەیە تورکیا دژی ئەکتەرە سەرەکیەکانی ناوچەکە نییە بەڵکو دژی ئەمانەنە بۆیە تورکیا هەرگیز هەنگاو بۆ دواوە نانێت و بڕوام وایە هەڵوێستەکەی خۆشی بەردەوام دەبێت و لە یەکەم دەرفەتدا تورکیا دەتوانێت هەنگاوی خۆی بگرێتە بەر هەرچەندە باز دەو دەکرێت کە شەوێک لە بڕێکدا دێن بەڵام ئەم پرسەی فراوان کردوێتەوە و هەمیشە پەیامیش ئاراستەی ئەکتەرە سەرەکیەکانی ئەو ناوچەیە دەکات وەک ئەمریکا و وڵاتانی دیکە هیجای نەشات لەسەر شەڕێ دناوبەرە تەفگەڕە حەماس و ئیسرائیلێ و دوورپێچکردنە غەزای ژاریە ئیسرائیلێ ئەردوغان گوتی ئەفە نە شەڕەکوت و ئاو و کارە بێ ji xelkê sivîl bibirî nehêlî xarin bigehîtewan ev komkujiye li bi heman rengî eva ku li Rojavayê Kurdistanê çêt bît ew ya ku li kerta Xezayê çêt bît jêrxaneya aborî dikene armac Tirkiya av û kare biriye xelkê sivîl dikene hedef bû vê hîn çi dibêjin ma ev jî ne komkujiye سێرکەن ئەو ناوچەیە کە باسی لێوە دەکەن ئەو ناوچەی لایەن پەکەکە و پێدەوە کۆنتترۆل کراوە واتە ئەو ناوچانن کە تورکمان و عەرەبەکان لەوێن واتە ئۆپەراسیۆنێکی تیرۆری لەو ناوچەیەدا ئەنجام دەن ئەو ناوچانە ناوچە کوردنشینەکانین بەڵکو هەژمونی پەکەکە لەو ناوچەیەدا هەیە ئەگەر بێت و شتێک هەبێت کە ئێوە باسی دەکەن ئەوە لەبارەی پەکەکەوەیە هەیە کاتێک تورکیا ئۆپەراسیۆنێک بۆ ئەو ناوچەیە ئەنجام دەدات پرسی مرۆیی لە بەرچاو دەگرێت و چوارچێوەکەی خۆشی هەر لە دیدی مرۆییەوە سەیری ئۆپەراسیۆنەکان دەکات لە تورکیاژە ئەمەش هەروەهایە تورکیا لە دیدی مرۆییەوە ئۆپەراسیۆنەکانی خۆی بەردەوام دەکات واتە کاتێک تیرۆریستەکان خۆیان بەدەستەوە دەدەن هیچ کێشەیەکیان بۆ نییە واتە سوپای تورکیا لە سەرەتادا داوای خۆڕادەستدان لە چەکداران دەکات و دوای ئەمەش ئەگەر بێت و خۆیان ڕادەست دەکەنەوە تورکیا دەیان کاتە ئامانج واتە سوپایەکی لەم جۆرە ناکرێت ناوی ڕەش بکرێت بەم شێوەیەوە چەندین بەڵگەی جیاوازیش هەیە و ئەرگومنتی جیاوازیش هەیە دەکرێت و ئەمە جگە لەوەی کە ناو ڕەشکردنی تورکیا هیچ شتێکی دیکە نییە باشە لێ ئەو ناوچەیان دهێنە ئارمانجکردن جەنابێ هەواژی دەزانیتن دنیاژی هەموو شاهدێ بوویەرانە ku xelkê sivîl dibine armanc herî dawî du zarokan canê xwe ji dest daye hûn bûyê çi dibêjin gel تێنەگەیشتم دەتوان دووبارەی بکەنەوە ئەگەر هەفکارێن من دووبارە بکەن باوارم پرسا من زەڵالە ئاگداری ئەو پێش هاتنیم بۆیە ناتوانم کۆمنتێک لەو بارەیەوە بکەم بەڵام بەشی دووەمی پرسیارەکەتان دەتوانم بەو شێ وەڵام دەم هێرشەکانی حەماس و ئیسرائیل بە تایبەتی ئەو پرسیارە بوو ئەمە پرسێکی زۆر جیاوازە ئەمە ماوەیەکی درێژە بە تیرۆر کراوە واتە ستەمکارێکی زۆر بەرامبەر بە خەڵکی فەڵەستین دەکرێت ئەوە ناکرێت بە گروپێکی دیکەوە بیشوبهێنین لە ڕووی مێژوویشەوە ئەمە هەڵەیە بۆیە من بە بۆچوونی من بارودۆخی سووریا جیاوازی هەیە لەگەڵ وڵاتانی دیکە خۆتان دەزانن چەندین بارهەڵگر چەک بۆ ئەو ناوچەیە ڕەوانە کراوە و بە هەمان شێوە بۆ حەماسیش هەر ئەمە هەبووە سەرڕای هەموو پاڵپشتیەکان ئێستا عەرەب لەو ناوچەیەدا لە ناوچەی خۆیان قەتیس کراون بۆیە پرسی حەماس ئەمە تەنیا پرسێک نییە بە حەماسەوە بەڵکو ئەمە پرسێکە تایبەتە بە دەوڵەتی فەلەستینەوە و لەلایەن هاوڵاتیانی فەڵەستینیشەوە ئەمە پێشوازی لێ دەکرێت
سەرجەم ئەو تونند و تیژانەی حەماسیش دەیکات و ئیسرائیلیش دەیکات بێگومان ئەمە جێگەی قبولکردن نییە. گەلێک سپاس هێژەیە نەشەت گۆندۆگدۆ شوروەکاری سیاسی ژان قەرێ.